سڵاوتان لەوێ بە هیوای ئەوەی لەم لایڤەیە بەیەکەوە ئینشاڵڵا تا ئێستاکانە چاوەڕێکی ئینشاڵڵا ئەگەر سڵاوت لێبێ بەڕێزم دەنگمان دێ ئینشاڵڵا بەس تەئکیدیم بدەنێ لەوەی دەنگم دێ یان نا ئەگەر ئەزیەت نەبێ جەماعەت دەنگمان دێت بەس تەئکیدێکم بدەنێ لە دەنگەکە زۆر باشە زۆر باشە زۆر باشە زۆر باش سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئینشاڵڵا ئیمڕۆ لەگەڵتان نابین لە لایڤێکە سەبارەت بە ئەو دەنگە ئەو کۆنمرانەی کە هاتۆتەوە و دابەزاندن گواستنەوە ئەو بابەتانە پرسیارمان لەم کاتانەیە زۆر لێکرێت بەس تکایە دەستان خۆش بێت سوپاستان دەکەم کە ئاگادار مەکەنەوە دەنگ هەیە تەنها تکام ئەوەیە ئەگەر پرسیارتان نارد پەلە مەکەن هەمووی ینی وەڵامە دەینەوە ئینشاڵڵا بەس ئەگەر دووبارە زۆر بێت مافی زۆر لە هاوڕێیانتان ئەسووتێ لەبەرەوەی ناگەین بە تەواوەتی وەڵامی بدەینەوە بۆیە تکایە هەتا ئەتوانن پرسیاری دووبارە مەنێرن و پەلە مەکەن ئینشاڵڵا وەڵامی هەموو لایەکتانە دەینەوە بەس ئەوەندانە گرینگە سەبرتان هەبێت سڵاو بۆ هەموو لایەکتان دەستخۆشی لەو بەڕێزانەی کە سڵاویان ناردووە ئەوانیاڵێن دەنگ دێت سپاس بۆ هەموو لایەکتان علوم بایۆلۆجی باشتریان پەروەردە بایۆلۆجی لە ڕووی هەلی کار و داهاتوو بێگومان ئەوەی ئێمە قەناعەتمان پێی هەیە علوم بایۆلۆجیەکە باشترە تا ڕادەیەک لەبەرەوەی لە علوم بایۆلۆجی ئەتوانین لە بواری هەم پزیشکیە با بڵێن لە مختبراتە ئیش بکەیت هەم لە هەندێک حاڵەتە ئەتوانی وەکو مامۆستا ئیش بکەیت زیاتر لە ئەهلیەکان نەک حکومی مامۆسای بایۆلۆجی پەروەردە با بڵێن پۆلی 10 11 12 تۆزە هەلەکەی کەمترە ڕەنگە تا ڕادەیەک بنەڕەت لەوی باشتر بێ لەبەرەوەی دائیمەن پۆلەکانی بنەڕەتی زۆرترن پرسیارە گرنگەکەی کە زۆر دووبارە بێتەوە ئەم ساڵ دەرەجە بەرزە بێتەوە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئەمێ زۆر بە وردی لەسەری قسە بکەم ئەویش بریتە لەوەی ئێمە ناتوانین لەسەر تەنها خولی یەکەم بڕیار بدەین بڵێن بەڵێ دەرەجەدا ئەبەزیان بەرزە بێتەوە لەبەرچی لەبەرەوەی بە شێوەیەکی نافەرمی هەندێک داتا و زانیاریمان بەردەستکەوتووە کە ئەویش بریتە لەوەی على اساس نسبەی نەجاح لە زاخۆ کەمترینە 9 بەرزترین لە هەڵەبجێ 18 کەواتە ئەمە بە کۆی گشتی نزیکەی 180 قوتابیەکانمان ماوە خوێندکارانمان ماوە لە خولی دووەمە ئەبێت چی بقەومێت چی ڕووبدات ئەو تەڵەبانەی کە دەرسیان ماوە کەوتونەتە خولی دووەمەوە وردەکاریەکانیان ئیشەکانیان چۆنە بێت لەبەرەوە ئەگەر ئێمە بێت و تەنها لەسەر خولی یەکەم بڕیار بدەین تۆزێک مشکلەمان بۆ دروستە مشکلەکە لە چییە دوایی هەر ئێوەی بەڕێز پرسیارمان لێکەنەوە ئەڵێن ئێوە خۆتان وتان دەرەجەدا ئابەزێت ئێمە ئەگەر سەیری ئەو کۆنمرانە بکەین کە هاتۆتەوە ینی بە شێوازێکە تەنها 4 تەلەبە سەڵی هێناوەتەوە لە هەموو کوردستانە یان با بڵێن بە هەموو زانستی 4 تەلەبە سەڵی هێناوەتەوە لە وێژەی سەدمان نییە بەڵام 99.7 و 99.4 و 98 و ئەوانە لە چه ئاستێکن ئەوانشمان بەرزن ئاگدار بن یعنی بە کورتەکەی ئێمە ئەگەر ئێستا بڕیار بدەین قەناعەتی من وایە خوێندنەوەم بۆ بابەتەکان بەو شێوازەیە ئەگەر تەنها لەسەر خولی یەکەم بڕیار بدەین تەوەقوعی من وایە دەرەجە وەکو ساڵی پار بمێنێتەوە بە ئەگەری 1 دەرەجە بۆ دەرەجە و نیوێک دەرەجەیەک بەعام ئاگادار بن باسی توبیەکان ناکەم توبیەکان چەند پۆینتێک لەوانەیە گۆڕانکاری بەسەرا بێت بەو داتایانەی لە بەردەست ئێمەیە بۆ خۆم قەناعەتم زیاتر بۆ ئاراستەیە کە وەکو خۆی بمێنێتەوە بەڵام احتیمالی با بڵێن لە چەند پۆینتێک هەتاکو 2 دەرەجە دەرەجۆنیە 2 دەرەجە احتیمالی بەرزبوونەوە هەیە زیاتر بەرەلای بەرزبوونەوە قەناعەتمان وایە هەبێت نەک دابەزین لە هەمان کاتیشە
ئەگەر بێت و خوێندنەوە بۆ قسەکانی جەنابی وەزیری پەروەردە بکەین کە خۆی وتی ڕێژەی دەرچوون کەمە یان ئیعلانی ناکەین لە سلێمانی ڕێژەی دەرچوون دابەزیوە بۆ بە چوارەم لە ئاستی کوردستانە. ئەمانە هەمووی دەلالەتن بۆ ئەوەی دەرەجە وەکو خۆی ئەمێنێتەوە یان بە نسبێکی کەم احتیمالی بەرزبوونەوەی هەیە. بەڵام باسە بێ بگرین چاوەڕێی ئەوە بکەین کە ئایا خولی دووەم چی بەسەر دێ بۆی زیاتر بەرچاوڕوون بین و بتوانین بە دەقیقی قسە لەسەر بابەتەکان بکەین یا هیچ نەبێت پێشبینیشی نزیکەیی لە سەدا 80-85 دڵنیابێن لە ئیشەکان تاوەکو قوتابیان و خوێندکاران بتوانن ئەو بەشانەی کە خۆیان پێیان خۆشە هەڵی بژێرن. بەڵێ پاکستانڵێ ئەسلام علیکم مامۆستاجان علیکم السلام و ڕەحمەت الله 94.6 ئەگەر چه بەشێکی پزیشکی هەیە بە تایبەت سەرکردن یەکێکە لەو بەشانەی داواکاریی زۆری لەسرە من بۆ خۆم قەناعەتم وایە دەرەجەی تۆزێک بەبەرزی بمێنێتەوە لە دەوروبەری 95 بێت 94.6 و ئەوانەش یەکێکە لە ئەگەرەکان کە ئینشاءڵڵا ناڵێ ئەتوان بڵم ئەگەری 150 بۆ 55 لە ئێستاە ئەتوانین دابنین بۆ ئەوەی کە لەوێ بێتەوە. بەڵام لە پەرستاری لە شیکاری لە مایکرۆبایۆلۆجی پزیشکی کە من هەموو کات و هەموو ساڵێک وتومە مایکرۆبایۆلۆجی پزیشکی و کیمیای کلینیکی ژیانی بخەنە دەرەوەی هاوشێشەکانتان هەرگیز پڕکردنەوەی بۆ مەکەن لەبەرەوەی بەشێکە داهاتۆکەی زۆر باش دیار نییە. قوتابیانی یەکەمی سەر ئاستی 4 ساڵەی مایکرۆبایۆلۆجی لە ماوەی دوومانجی ڕابردووە سەردانی کردم ئەندێ ئیشی هەبوو لە لامان کە پرسیارم لێ کرد ئەڵێت لە یەکەمەکانم نازانم چی ئەخوێنین نازانم بۆچی ئەخوێنین بۆیە تکام وایە یانی ئەوانە یەکلایی ببێتەوە کە تەڵەبە لە مایکرۆبایۆلۆجی و کیمیای کلینیکی ژیانی زۆر نزیک نەکرێتەوە. بەڵام خۆراکزانی و پارێزی تەندروستی کۆمەڵ ئەو بەشانن کە لە مستەقبەلە دڵنیام یەکێکن لە بەشە هەرە باشەکان و ئەتوانن ئیسفادەی لێ بکەن. باشە معدلی 87 ئەمە بڕۆمە پەیمانگەی پۆلیتەکنیکی سلێمانبەشی دەرمانسازی تکایە مامۆستا ساڵی پار 89 پۆینت شتێکی هێناوەتەوە یەکێک لە ئەگەرەکانە کە احتیمالە سوودی لێ ببینیت بەڵام سوودێک ناڵێم 100% لەبەرەوەی ئەگە دەرەجەدانە بەزێت زیاتر لە پارالێلەوە نزیکیت وەک لە زانکۆڵاینەوە. 89.7 هەندەسە وەری ئەگرێت شارستانی لە پارالێلەکەیەوە تا ڕادەیەک نزیکە لە غەیری ئەوە هەندەسەکانی دیکە تقریبان هەمووی ئەگەریان هەیە تەلارسازی پرۆگرامسازی شارستانی لە شارە گەورەکان و سلێمانی هەولێر دهۆک لی دەرکە دەرەوە بەڵام لە هەڵەبجە لە ڕاپەڕین لە پۆلیتەکنیکی هەولێر لە ڕاپەڕین و ئەوانە ئەگەری هەیە لە شارستانیش بەڵام بۆ پرۆگرامسازی و بۆ تەلارسازی ئەگەرەکانی زۆر زۆر کەم ئەگەرنا هەندەسەکانی تر کراوەیە لە پێشیان. بەڵێ ئەو بەشە نوێیە بە دڵنیایی دەکرێتەوە کە هەندەسەی کۆمپیوتەر لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەگای دەرچوانی ICT و ISE دەتوانن دەرەژە بە خوێندن بدەن. طبعاً ئەو بەشە بڕیاری لەسەر دراوە بەڵام من زۆر ئەو قسەم کردووە هەتاکو زانکۆڵاین ئاکتیڤ نەبێ و بەشەکە نەبینین لە ناو زانکۆڵاینا هیچ قسەیەکی لەسەر ناکەین لەبەرچی لەبەر ئەوەی بەشەکان ڕاستە بڕیاریان لەسەر درێ بۆ نمونە ئێستا پزیشکی گشتی لە هەڵەبجە بڕیاری لەسەر دراوە یعنی وەزارەت بە ڕەسمی ئەعلانی کردووە بەڵام ئایا زانکۆی هەڵەبجە ئامادەکاریەکانی تەواو کردو بۆ کردنەوەی ئەو بەشە لە ڕووی مامۆستا لە ڕووی شوێن لە ڕووی خەستەخانە لە ڕووی کۆمەڵە بابەت ئەو قسمەش کە کۆمپیوتەرە ئەسڵەن ISE بۆ خۆی هەندەسەیە بۆچی ئەچێتەوە کۆمپیوتەر باشە ئەمە یەکێک لە بابەتەکان یەکێکی تر لە بابەتەکان ICT بۆ خۆی 2 ساڵە و 4 ساڵەیە باشە کە 2 ساڵە و 4 ساڵەیە بۆ خۆی کۆلێژێک حسابە ئایا ئەو بڕیارە لەکوێ درا کە ئەو دوو بەشە ئەتوان لێ درێژە بە خوێندن بدەن نەخێر ناتوانن چکە بۆ خۆیان هەندەسەن و پێویستیان بوێنی ئەوی شەروەکو ئەوانە لەبەر ئەوە با بگەینە کردنەوەی بەشەکە با بگەینە ڕێنمایەکانی کردنەوەی بەشەکە با بگەینە ڕێنمایە نوێیەکانی بەرزکردنەوەی بەشەکان بۆ سەروی خۆیانەوە ئەو کاتە ئینشاڵڵا
ئەتوانین زیاتر قسەی لەسەر بکەین. ڤینێس ئەڵێ 97.6 توبعامی هەولێر زانکۆڵاین وەری دەگرێت. طبعا ئەویش یەکێکە لە ئەگەرەکان لەبەر ئەوەی با بڵێن ساڵی پار 96.8 وەرگرتووە. ئەم ساڵێکێک لە ئەگەرەکان ئەگەر کەمێکش دەرەجە بەرز بێتەوە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە ئەگەرێکی ئەبێت. شاکار نووسێکی 66.8 66.8 ئەگەر زانستی بێت ئەوە باشە، لە وێژەی شەر خراپ نییە، بەڵام ئەگەرەکانی وێژەی خۆتان نەزانن زۆر زۆر کەمترە. لەبەر ئەوە ئێمە ئەڵێن پەیمانگاکان بەشێک لە کۆلێژەکانی دەرناسی لە پەروەردەی بنەڕەت بەعام تەنها ئینگلیزی لە دەرکە دەرەوە، ئەویش ئێوارانەکەی ئەگەری هەیە، ئەگەر کردیت دەرەجە زیاتر دانەبەزێنێت، و لە پەروەردە لە هەندێک شوێنی ئەگەری هەیە، و لە هەندێک کۆلێژی کارگێڕی و ئابووری لە کۆلێژە تەکنیکەکان و کارگێڕی کار و بازاڕگەری نێودەوڵەتی زمان و ئەوانە ئەگەری وەرگرتنی هەیە لە پەیمانگەکان. لە پەیمانگە توبیەکانیش ئەگەر زانستی بێت لە تەقتاق لە کۆیە لەوانە بۆ ئێوارانەکانی ئەگەرێکی کەمی هەیە. 69 زانستی بۆچی باشە؟ ئەگەر ICT وەریگرێ بەشێکی زۆر باشە. ئەندازیاری تەکنیکی ئۆتۆمبیلمان هەیە 2 ساڵە و 4 ساڵەیە، بەشێکی زۆر زۆر باش و بەداهاتووە، یعنیەکە لەو بەشانی کە زۆر زۆر ئیسفادەی لێەکەن بە ئەکیدی. لە غێری ئەوان ئەگەر بەشە توبیەکان یان ئایتیەکان لە پەیمانگەکان ئەوانە ئەتوانی سوودی لێ ببینیت. مامۆستا معدل 72 بەشێک وەری دەگرێت، لە پەرستاری وەری دەگرێت 72 بۆ پەرستاری. ئێستا مشکلەکەم لەوە یانیەکە لەو پرسیارە گشتیانەی کە ئەکرێت ئەڵێ 72 لە چی شوێنێک لە چ بەشێک باشە سەردەچ شارێکیت لە چ زانکۆیەک ئەتەوێ، یعنی ئەلەقەل بۆ نمونە بڵێ من لە هەولێر دانیشم تاوەکو لەسەر ئاستی هەولێرا قسەت لەگەڵا بکەم، بۆ نمونە لە سلێمانیا دانیشت تا لەسەر ئاستی سلێمانە، چونکە خۆتان نەزانێ ئێمە پارێزگا و گشتیمانە. ئێستا معدەلی 72 لە تەقتەق شیکاری و پەرستاری ئەگەری هەیە، لە ئێوارانی باڵم پارالێلی لە سۆران و کۆیە و ئەوانە احتیمالی پەرستاری و شیکاری هەیە، لە ئێوارانی شەقڵاوە ئەگەری پەرستاری و شیکاری هەیە. لەبەر ئەوە ینی شوێنەکان ئەگەر دیاریکەن باشترە ئەگەر ئەزێت نەبێ. هانە ڕێبوار سپاس ئێوەش سەرکەوتوو بن ئینشاءڵڵا بەڕێزن، خوای گەورە سەربەرز و سەرفراستان کات. بەڵێ بە 75 ئایتی وەرم دەگرێ حالێکی کێشە نییە لە سلێمانی. وەڵاهی ئەو پرسیارە ئەڵێ وەرم دەگرێ بەس کێشە نییە لە سلێمانی نازانم، مەبەستی هەڵەبجەیە مەبەستی وشەکە زۆر باش دیار نییە. طبعاً 75 لە مەعهەدەکەی ئەگەری هەیە بەڵێ، بەڵام لە زانکۆکەی نەخێر، لە دەوروبەریش لە هەڵەبجە و لە بەربەنی خانەوانە ئازام ئایتیمان هەیە، ئەتوانین سوودیان لێ ببینی، بەڵێ ئەگەری وەرگرتنی ئەبێت ئینشاءڵڵا بە زانکۆڵایی. ئەم ساڵ بەڕای تۆ پەیمانگای دەرمانسازی لە هەولێر چەند وەرەگرێت؟ دەوروبەری 85 ئەتوانم بڵێم لە 84 هەتاکو 87 تەوەقوعی ئەو دەرەجاناکەم بە نزیکەی. بێ زەحمەت ئەم ساڵ چوەر دەگرێت کە بە معدل 61 بێت. 61 بە ڕێزەکەم پەیمانگە ئەندازیاریەکان ئەگەر لە زانستی بیت لە دەوروبەرە IT و سیستمی زانیاری کارژێڕی و لە هەولێریشە سیستمی زانیاری کارژێڕی و ئەوانە بە زانکۆڵاین ئەگەری هەیە، و با بڵێن ئەندازیاری تەکنیکی ئۆتۆمبیلە میکانیکە یان ئەوانە ئەگەری هەیە، و هەندێک لە کۆلێژەکان بە پارالێ یان بە ئێواران ئەتوانی پڕ بکەیتەوە. بێ زەحمەت ئەبێت نمرێت لە چەند کەمتر نەبێتە لە زانکۆڵاین و پارالێل وەربگیرێت. بەڕێزم بۆ کۆلێژەکان معدل نابێت لە 65 کەمتر بێ تاوەکو بتوانی پێش تاواوە بە هەر حەوت دەرسەکە پێش حسابکردنی کریدیت، ئەو کاتە تۆ ئەتوانین زانکۆڵاین پڕ بکەیتەوە بۆ کۆلێژ بۆ معدل لە 60 کەمتر نەبێت بۆ پەیمانگاکان.
باشە بەبەلاش بە زانکۆڵایی نەتوانین پڕکەیتەوە. معدل لە 60 کەمتر نەبێت بۆ کۆلێژەکان ئەتوانیت بە پارالێل و ئێواران پڕکەیتەوە و بۆ پەیمانگەکانیش نابێ لە با بڵێن 60 کەمترێت هەبوو لە 55 بۆ 60 ئەتوانی پارالێل و ئێواران پڕ بکەیتەوە. وازحە 92 پوینتش هەندەسەی پرۆگرامسازی وەری ئەگرێ بە کریدیت ئەگەری هەیە لە کۆیە بەڵام لە هەولێر تۆزێک زەحمەتە و ئەگەریشی هەیە لە زانکۆی ڕاپەڕین. 89 هەندەسەیەک وەری ئەگرێت وەڵامماندایەوە وتمان شارستانەکان لە دەوروبەری شارەکان و هەدەسەکانی تر بە عام تقریبا جگە لە پرۆگرامسازی و لە تەلارسازی. محەممەد ئەڵێت خۆی یارمەتیم بدە ئەندازیاری کارەباییان پەیمانگای پەرستاری بۆ کچ بۆ پەرستاری بۆ کچ باشترە لە ئەندازیاری کارە بە پەرستاری بە 2 ساڵ تەواوێکی زیرەک بی لە ئەوائیلەکان بیت ئەتوانانی بگەڕێتەوە کۆلێژی پەرستاری بە تایبەتێکە لە سلێمانی بیت پێویست بە ئەوائیلی سەرپارێزگاش نابێت چکە بە خۆی پەرستاری هەیە و ئەگەر نا لە با بڵێن چارەسەری سروشی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەتوانین درێژە بە خوێندن بدە ئەگەر لە هەولێر بیت ئەوانە ئیسفادەی زۆری لەکەی بە قەناعەتی پەرستارێکە بە 2 ساڵ تەواوێکەی ئەگەر لە ئەوائیلەکانی ئەوە 2 کۆلێژەکەشی تەواوەکەیت و ئیشیشەکەی ئەگەر نا ئەتوانین چارەسەری سروشتی بخوێنی لەبەر ئەوەم پێ باشترە لە ئەندازیاری کارەبا بۆ کچان. پەرستاری بۆ ئەم ساڵ چەند وەری دەگرێت؟ سۆما یوسف سۆماخان مەبەست پەیمانگەیە مەبەست کۆلێژە ئەگەر کۆلێژە لە دەوروبەری 92-93 قەناعەتم وایە ئەم ساڵ وەری بگرێت و بۆ پەیمانگاکەشی لە دەوروبەری ئەگەر لە ئێوارانەکانەوە پێبین تقریبان توان بڵێم لە 68ەوە لە 66-68ەوە هەتاکو 85 لەو بینانە وەرێگرێت. دەرمانسازی 85.42 ئەگەر مەبەستە هەولێر بێ ئەگەرێکی باشی هەیە ئەگە مەبەستە سلێمانی بێت ئەگەرەکەی کەمە لە پارالێلەوە نزیکترە و بۆ دوهۆکیش ئیشەڵا کێشەی نابێت. شات وەڵامی مادایەوە ئەوتمان 92.8 ئەگەری هەیە بەڵێ 89.7 وەڵام مادایەوە مامۆستا چۆن بتوانم بچمە بەشی یاسا بە نمرەی 7 لۆ دەرێ نازم شتێکی وایە مەبەستەکەی بەڕێزەکەم ئەگەر کۆیە سۆران پارالێل پڕکەیتەوە دەچێت لە ئەگەرەکان چکە کەمترین دەرەجەکان لەوێ بووە دوای خولی دوم لایف دەکەیەوە بە ئەکیدی ئینشەڵا لایڤەکەینەوە شکو گومانی تیانە ئەبەن بڕیارماندا ئینشەڵا بەپێی ئەو کاتی لە بەردەستمانە ئینشەڵا لە ئێستا بەدواوە لە ماوەی هەفتەیەکە من بەڕاستی کاتم زۆر کەمە گەرنا هەوڵە دەم هەفتانە بەلایکەمەوە 2 لایڤم هەبێت لەگەڵتانە لەبەرەوەی ئەو بەشانێک کە باشن من پێم خۆشە بە وردی سەیری ڤیدیۆی دەرەجەکانمان بکەن بەشەکان پێم خۆشە هەر قوتابێک لە ئێستاوە بەلایکەمەوە 40 بۆ 50 بەشی خۆی دیاری بکات هەفتانە کەمی کاتەوە تا ئاگاتە مانجنە و ئاکتیڤبوونی زانکۆڵاین بتوانێت 20 بۆ 25 بەش هەڵبژێرێت کە لەگە مستەقبەلی و لەگەڵ حەزەکانی و لەگەڵ دەرەجەکەی و لەگەڵ بازاڕی کارە ئەگونجێت بۆ ئەوەی لە کاتی هەڵبژاردنە تووشی قەلەقی و سەر لێ شێوان و مەشاکل و ئەو بابەتانە نەبێت بۆی بە ئاسانی بتوانێت ئەو بەشانێک کە حەزی پێێتی دیاری بکات. باشە بە ئەگەری زۆرەوە بەش یاسا چەندت هەبێ وەردەگیرێت بە ئەگەری زۆرەوە ئەگەر لە هەولێر و سلێمانی قساکەیت تقریبەن دەوروبەری 84 تاکو 88 هەبێ زۆر باشە بە بێمەتی ئینشاڵڵا کردیت دەگەل لێنەدا ئەتوانی وەربگیری ئینشاڵڵا لە دوهۆک تۆزێک کەمتر بە کۆی گشتی بە قەناعەتی من ئەگەر لە 85 بۆ 90 هەبێ بە بێمەتی لە هەر شوێنێک بتەوێت ئینشاڵڵا لە یاسا جێگە دەبێتەوە بە پشتیوانی خوای گەورە.
باشە کاکە شاد وەڵامماندایەوە ئەنەس مەهدیەڵێ پزیشکی گشتی 98.28 لە هەولێر ئەگەری زۆرە لە سلێمانی ئەگەرەکەی تۆزێک کەمترە بەڵام بە پشتیوانی خوا ئینشاءالله وەرەگیرێت 75 مەحەدێکی پزیشکی وەری دەگرێت تکایە طبعا 75 وەکو باسم کرد ینی دەرمانسازی لێ بکە دەرەوە چکە ئێوارانی هەشتاویەک بووە بەڕاستی زۆر بەرزە دەرمانسازی ئەوانەی دیکە قەناعەتم وایە هەموو بەشەکان ئەگەر پارالێل و ئێواران پڕ بکەیتەوە ئەگەری زۆرە هەندێک حاڵەت بە زانکۆڵاینیش لە کۆیە و لە سۆران و لەوانە ئەگەری هەیە لە چەمچەماڵ و ئەو ناوانە لە سنووری سلێمانیە لە سنووری دۆکە لە دەوروبەرە ئەگەری هەیە ئینشاءالله بە زانکۆڵاین هەندێک لە بەشە پزیشکەکان بێتەوە غەیری ئەوانش ئەگەر وەکوتم پارالێل و ئێواران هەڵبژێریت زۆر دەتوانم تا ڕادەی غەیری دەرمانسازی هەموو بەشەکان دیکاتوانی هەڵبژێری ئینشاءالله علوم بایۆلۆجی چەندی دەوێت ئەو ساڵ تەوەقعم وایە لە سلێمانیە وەکو خۆی بمێنێتەوە لەبەری بەشە پزیشکەکانمان کەمە لە سلێمانی لە دەوروبەری 90 تا بێت لە هەولێریش دەوروبەری 88 بۆ 90 لەو دەورانە بێت هەتا بچین بە دەوروبەرە دەرەجەکان کەمترە بێتەوە باشە تەکنیکی تەلارسازی باشە یان پلانسازی شار ئەوە شوگومانی تیانە تەلارسازی باشتر هیچ ئەم لە وەلایەکی ناوێت سڵاو ئەی بەشی گرافیک دیزاین چۆنە بەشی گرافیک دیزاین لە ئەهلەکان هەیە لە حکوومیەکان نییە بەشێکی زۆر زۆر باشە ئەگەر بتوانی هەبێت و وەربژێریت و ئیسفادەی لێ بکەی ئینشاءالله باشە کاکە شاد وەڵامی جەنابمان داوەتەوە ئەوین خانووە بزانم 74 ئەڵێ بەشێک وەری ئەگرێ هەلیکاری باشوێ ئەرەوەڵا زۆر زۆر بەش هەیە بازارگەری نێودەوڵەتی زمان بازارگەری نێودەوڵەتی بەشەکانی ژمێریاری کە ئێستا داهاتوێکی باشیان هەیە ئۆتوانی ئیشی تایە بدۆزیتەوە لە بەشە طبیەکان ئەتوانی ئیسفادە بکەی لە غەیری ئەوان با بڵێن بەشەکانی ئایتی هەیە لە پەیمانگایە ئەتوانی ئیسفادەی زۆری لێ بکەی ئەوانە بەعام بەشی باشن بێ زەحمەت نمرەی 100 لە زانستی هاتبێت یاریگەری لەسەر بەشی وێژەییەکانیش هەبێت ئەگەر وێژەی 100 لێ ناتوێت نەخێت هیچ پەیوەندی بێەوە نییە چونکە وێژەی یەکەم و باشترین کۆلێژی بریتیە لە یاسا لەبەرەوە کێشەی بۆ دروست ناکات دەبێت ترست لەوە هەبێ 85 بۆ 90 ئەگەر زۆر هاتبێتەوە تەسیراتی ئەبێت نەک سەدەکان مامۆستاکە 90.374 بەشیش پزیشکی وەری ئەگرێت تەوەقوعێکی کەمی پەرستاری پارالێل ئەکرێت شیکاری و بایۆلۆجی پزیشکی لە هەولێر بە پارالێل بایۆلۆجی گشتی شیکار ئەفۆن چارەسەری سروشتی خۆراکزانی و پارێزی تەندروستی کۆمەڵ و ئەوانە ئەگەری زۆرە باشە ئەمان جوابدایەوە 75 جواب داوەتەوە ئەسکەندەر محەممەد دەڵێ تکای ئافرەتان لەدایک بوون چەندی دێ سۆران و هەولێر بە پارالێل یان ئێوان مامۆستا بەڕای تۆ کۆلێژی تەکنیک ئەفۆن تێکەڵاو بۆ دوو پرسیارە ئافرەتان و لەدایک بوون لە دەوروبەری 75 ئەوێت لە سۆران تقریبا 7 ئەوێ لەو دەورانەیە 60 شتێکە تا 7 ئەگە بینە پارالێل و ئێوارانەوە لە هەولێر ئێوارانی ئەم ساڵ کرا بووە تەنها ساڵی پار هەی بوو نازانم ئەم ساڵ ئەکرێتەوە یان نا بەڵام لە سۆران هەی بوو لە دەوروبەری 61 و 62 ئەوانە بوو ئەگەر هەڵە نەبم کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک ئاکرێ بەشی وەرمەگرێت بە 68.2 وابزانم خۆی لە دەوروبەری 68 و 69 ئەوانەی وەرگرتووە ئینشاءالله ئەگەرێکی نزیکە
کاکە شاد وەڵامی جەنابماندا بووە داوامان کرد کە پرسیاری دووبارە زۆر نەیات بەڵام دیارە هەر دێت بای خۆی چیان لە هەر پرسیارەکان بە حکمی ئەوەی پرسیارەکان زۆر دووبارە بووە تێکەڵاوی ڕوویدا ئەبێ بگەڕێنەوە سەر ئاستی سەرەتایەک ئەوانەمان جوابدا بووە پەرستاری باشترە شیکاری بە قەناعەتی من ئێستا پەرستاری باشترە لەبەر شیکاری خەریزێکی زۆری بۆ دروست بووە قەرەباڵغێکی زۆر کەم ئێشی کەم پارەی بەڵام پەرستاری تۆزێک باشترە لەبەرەوەی زیاتر و زیاتر ئیشی با بڵێن دەسەکەوێت باشە و مەجای ویشکردنیشی زۆرترە 97.6 پزیشکی گشتی هەولێر زانکۆڵانی وەرێگرێت وەکو وەڵاممان داوتمان ئەگەرێکی هەیە ئینشاءالله سڵاو لە بەشی گرافیک دیزاین ئەوە وەڵاممان داوەتەوە ئایا پەرستاری باشە شیکاری تازە وەڵاممان دایەوە بەشی یاسا هەفتە لەکوێ وەرم ئەگرێت ئەویشمان وەڵام دایەوتمان لە ئێوارە لە پارالێلی کۆیە یاخود سۆران ئەگەری هەیە ئایا پەرستاری باشتریان سڕکردن باشترە بە بێگومان لە پەرستاری بۆ ئەمساڵ 75 لە پەیمانگەی پەرستاریان شیکاری زاخۆ وەردەگیرێت ئەگەر هەڵە نەبم 75 ئەگەر کاتێکی بچووکم پێ بدەن بەس دڵنیایی یەک وەربگرم بۆ ئەوەی بە دەقیقی بتوانم وەڵام بدەمەوە چکە بەڕاستی ئەمە هەموو دەرەجەکانمان لە یاد نییە ئەبێت تەئکیدی لێ بکەینەوە بزانین ئایا لە زاخۆ بە ئەویان لا بدەین پەرستاری یان شیکاری زاخۆ لە زاخۆ پەرستاری 78 زانکۆڵاینی بووە بە پارالێل 73 وەرگرتووە بە ئێواران 69 و لە شیکارێکەشی زاخۆ 75.775 واتە نزیکترە لە شیکاریەوە وەک لە پەرستاری ئەگەری هەیە ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە مامۆستا تکایە ئەوەمان جوابدایەوە زینەخان باشی زانکۆی سلێمان سیستمی بۆلۆنایە یان ساڵانە بەشی هەیە وابزانم هەندێک لە بەشەکانی خۆی بەعام دەبێت بە بۆلۆ نابێت بەڵام وابزانم هەندێک بەشیان هەیە ساڵانەیە ئەگەر هەڵە دەبم دقیق معلوماتی 100% بەڕاستی نییە لەگەڵیان داوای لێبوردنم هەیە پەرستاری چەند وەرێگرێت وتمان ئەگەر باسی کۆلێژەکەی 92-93 ئەگەر باسی پەیمانگەشەکەی لە ئەگەر ئێوارانەکەی حساب بکەین لە 68 تاکو 85 مان باس کرد باشە تکایە پەرستاری چەند وەرێگرێ وەڵامماندایەوە ئەگەر بەڕێزان وەکوتم تکایە ئەگەر بتوانن پرسیاری دووبارە زۆر مەنووسنەوە 97 مامۆستاجیان ئەگەری چی هەیە لە سلێمانی پارالێلی طبعام بۆ ئەسنان و سەیدەلە ئەوانە ئەگەری هەیە و پێتر پێیا بێتە خوارەوە کە ئەو بەشانی ئیسفادەی لێگری بەڵام طبعامی زانکۆڵاین ئەگەرەکەی تۆزێک کەمترە کاکە کاروان سڵاو لە جەنابێشێت زۆر سپاس ئافرەتانە لە دایکبوونی سۆران و ئەوانەمان جوابدایەوە ICT و IT و زانستی کۆمپیوتەر کامیان باشترە IT لە هەمویان باشترە پاشەوە ICT بە قەناعەتی من ئەمجا کۆمپیوتەر IT باشترین دوای ICT دوایی کۆمپیوتەر ئایا بەشی گرافیک دیزاین چۆنە وەڵامماندایەوە دەستخۆش کاکەشات کە پرسیارەکانت سڕیوەتەوە زینەخان وەڵاممان داوەتەوە 75 لە پەیمانگەی پەرستاریان شیکاری زاخۆ وەردەگیرێ وەڵاممان داوتمان لە شیکارەکە نزیکترە کوردیش موڤیز وتمان سڕکردن باشترە بێخاڵ ساڵح وتمان پەرستاری باشترە باسێکی زمانی ئینگلیزی و لقەکانی بکە هەوی کار لەم
یەکام لقی زیاترە. بەرەزم زمانی ئینگلیزی وەرجێڕانمان هەیە وەکو زمان، طبعاً زمانی ئینگلیزی باشترە لەبەر فراوانترە و هەم وەرجێڕان هەم زمان هەم ئەدەبیات لە خۆیەگرێ. وەرجێڕانەکەشی تەنها تەکنیکەکانی وەرجێڕان فێرەکە. ئەوە لەلایەکیان. ئەگەر باسی زمان و پەروەردە و بنەڕەتەکەی بنەڕەت لە هەمووی مەجای ئیشکردنی فراوانترە، پاشان زمان ئەمجا پەروەردە. ئایا خوێندکاری کەلار لەسەر سلێمانی و خوێن بە گشتی حسابیان پارێزگا بە پارێزگا حسابە سۆمەخان. مامۆستا گیان باشی زانکۆی سلێمانی سمی بۆڵەنایان ساڵانە وەڵامماندایەوە، ئەویشمان وەڵام داوەتەوە 97 ئەگەری چێ هەیە لە سلێمانی ئەویشمان وەڵامدایەوە. ژیریا هەژار 75 بەشیشی پزیشکی وەری دەگرێت کە سڕکردن باشترە یان پەرستاری، ئەویش باسمان کرد و وتمان سڕکردن باشترە. وەڵامی پرسیارەکەی سەرەتاییشماندا 75 لە پەرستاری نزیکترە، لە پارالێلی سڕکردن تۆزێک بەرزە تقریبەن لەوانەیە 78 ئەوانە بێت، بەڵام بە هەر حاڵ ئەگەریی کەمی هەیە بەڵام ئەویان باشترە. ئەگەر لە سلێمانی دیت یان ئەو زانکۆ تازەیەی کە لە چەمچەماڵ ئەکرێتەوە یان هەر شوێنێکیکە. طبعاً لە ڕاپەڕین مادام لە سلێمانی دانیشیت لە ڕاپەڕین ئەگەری وەرگرتنت هەیە بە سلێمانی پرۆگرامسازیمان نییە، لە چەمچەماڵیش نازانم چ بەشێکی نوێ ئەکرێتەوە هەتاکو ئەوە نەبێت، بەڵام تاکە هەلت بۆ وەرگرتن لە پرۆگرامسازی لە ڕاپەڕینە لەبەری بەڕێزت لەوێ. مامۆستا پەرستاری وەڵڵاهی ئەکرێتە سەر خۆت ئەگەرەکان ئەکرێتە سەرەوەی دڵنیابە لەوەی تۆ بەتەنیا ناخوێنی بۆی بیستەوە طبعا، و ئەگەر بتێ بۆ طبعامیش یەکسەر بخوێنی لە پەرستاریەوە ئەبێ لە پارێزگاکەی خۆت بۆ نمونە بەڕێزت لە سلێمانی بێ لەسەر ئاستی پەیمانگە پزیشکیەکانی سلێمانی بە هەموو بەشەکانی هەڵەبجە، کەلار و چەمچەماڵ و دەربەنی خان کە ئەمانە هەمووی بەشی پزیشکیان لێیە، بە هەردوو ساڵەکە لەسەر ئاستی هەموو بەشەکان شیکاری، پەرستاری دەرمانسازی، پەرستاری مناڵان، پەرستاری ئافرەتان، پەرستاری ددان، تیشێک سڕکردن، بە هەموو بەشەکانەوە تۆ ئەبێ یەکەمی سەر ئاستی هەر هەمویان بیت لەو پارێزگایە کەس لە تۆ دەرەجێ بەرزتر نەبێت لە هیچ مەعهەدێکی پزیشکی، ئەمجا چتەوە طبعا ئاگادار بە. هەست ناکەی بابەتەکانی کۆمپیوتەر زۆر گەورە کراوە، ئێستا من 86م هێناوە، هەست دەکەم دەرچووی زۆرە. من قەنەعەتم وان نییە بەشەکانی کۆمپیوتەر گەورە کرابێت، نەخێر بە پێچەوانەوە من لەگەڵ ئەوەیەم لەبەرەوەی بوارێکی زۆر زۆر فراوان لەخۆیەگرێ، هەر کۆمپانیایەک، هەر شوێنێکی ئیشکردن، هەر ئۆفیسێک، هەر شوێنێکی حکومی بێت، تەنانەت کەناڵێکی ڕاگەیاندن بێت، هەر شوێنێک کە کەمێک توانا و ناوبانجی هەبێت پێویستی بە ئایتی و بە کۆمپیوتەر و بە سکوریتی و بە دیزاین گرافیک دیزاین و بە ئەپلیکیشنەکان و ئەو بابەتانە هەیە. بۆیە قەنەعەتم وایە کەسێک کە لە ماڵەوەشدا بنیشێت لەگەڵ تەلەڤیزۆنێک هاتوانێت عەقد کات کاری مۆنتاژ و ئیدیتینگیان بۆ بکات. بۆ نمونە تۆ کە داخلی سیستمی کۆمپیوتەر و ئایتی و ئەو بابەتانەبی ئەتوانین زیاتر قوڵ بیتەوە لە بوارێکە خۆ شارەزا بکەی بتوانین تایە سەرکەوتوبی و ئیشی تایە بکەیت. بۆیە قەنەعەتم وانەیە گەورە کرابێتەوە بە پێچەوانەوە. ئێستا بەشە توبیەکان بە حکمی ئەوەی خەریکە کارەکانیان پڕ ئەبێت دەبێت ئاگادار بیت لە 2 ساڵی داهاتوە قەنەعەتی من وایە یەکێکەوێت لەو ئیشانەی کە خەڵک ئەبێت لی دوورکەوێتەوە لەبەر زۆری دەرچۆکانی. سڵاو لە بەڕێزیشت پەیمانگەی ئەومان وەڵام داوەتەوە، ئافرەتان و دایکبوونمان وەڵام داوەتەوە، کەی سیستمی پۆلیتەکنیک دەکەوێتە کار بێزەحمەت. وەڵڵاهی بەڕێزەکەم کورت ماپ ماوەی هەفتەیەکە بێ من قسەم لەگەڵ تۆمارەکان کردووە، لەگەڵ وەزارەتە دانیشتنیان کردووە، ڕێکارەکانیان ئامادەکاریەکانیان کردووە، ئەو کات بە منیانت لە ماوەی 2 هەفتەی داهاتوە ئینشاءڵڵا ئەکەوێتە کار، یعنی بۆ حسابە بێت هەفتەیەک بۆ 10 ڕۆژی ماوە ئینشاءڵڵا بکەوێتە کار لەسەر قسەی بەشەکانی تۆمار. سڵاو لە بەڕێزیشت، هیچ پرسیارێکی جەنابتم نەبینیوە تا
وەڵامی بەڕێزت بدەمەوە نووسیتە یەک وەڵام نازان پرسیارەکە چی بووە ئەگەر وەڵامێکی جیاواز هەبوو بێت سپاس دەکەم دووبارە بینێریتەوە ئەومان جواب داوەتەوە لە دهۆک پارالێل چۆنە لەو بەشی یاسا مەبەستت لەوەی چۆنە نازانم یعنی ئایا دەرەجەکەیت مەبەستە ئایا با بڵێن بزەبت مەبەستەکەت چییە بەڵام من ئێستا کۆنمرەکەیت پێڵم وەکو پارالێل نرخەکەشت پێڵم نازانم بزەبت پرسیارەکەی جەناویش چییە داوای لێبوردنەکەم لە زانکۆی دهۆک یاسا 84 وەرگتۆ پارالێلی 1963 پارەکەی 2 ملیۆنی نیوە داشکاننی بۆ کراوە بووە بە 1,350,000 دینار بەڵێ ئەی بەشی گرافیک دیزاین وەڵاماندایەوە لە سلێمانی ئەڵێن لە هونەرە جوانەکان کراوەتەوە هیچ معلوماتیش دقیقم لەسەر نییە بەڵام بەشێکی تا بڵێ باشە کاکە شاد وەڵامانداوەتەوە وتمان لە ڕاپەڕین باشترین شوێنە کە ئەتوانێت بۆ دەرەجێ وەربگیری زیینەخان وەڵامانداوەتەوە وەری ئەگرێ لە زانکۆ لە دهۆک پرسیارەکە گۆڕاوە 90.374 لە دهۆک ئەگەر بەشە پزیشکەکانی سیر بکەین پەرستاریمان هەیە لە شێخان ئەگەر هەڵەنەڕم یەکێکە لەو بەشانەی کە احتیمالی هەیە پەرستاری کە هیچ دەرەجێش نەدا لە هەولێری پزیشکی بەداخەوە لە شێخان و ئەوانش کە نەیدا بەڵام لە پەرستاری شێخان ئەگەرێکی هەیە احتیمالی هەیە ئەو دەرەجێ وەربژیرێت و لە دهۆک لابووری پزیشکی تقریبا کاتە شیکاری نەخۆشیەکان نزیکە لێەوە لە شێخان تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداریمان هەیە ئەگەری وەرگرتنی هەیە بەشێکی نوێمان هەیە لە پارالێلی سڕکردنیش ئەگەری هەیە لە دهۆکە و بەشێکمان هەیە چێکردنی ددان ساڵی پار کراوەتەوە ئەوی شێشەکە لە ئەگەرەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆکە یەکێکە لە ئەگەرەکان کە ئەتوانی ئیسفادەی لێ بکەیت بەڵام وەکو بەشی ڤێرتەرنەری لە دهۆک ئەگەر ببینمەوە دهۆک ڤێرتەرنەریش ئەتوانیت سوودی لێ ببینی یەکێکە لە بەشەکان لە پۆلیتەکنیکی هەولێرە ئەتوانیت لە چارەسەری سروشتی داوام بکەیت بەگشتێکەشی بێت ئەگەری هەیە وەربژێت باشە بەڕێزم ئەوە ئەگەرەکانە زیینەخان 97.8 طبعامی هەولێر وەری دەگرێت بەلاش ئینشاءالله ئەگەری هەیە بە پشتوانی خۆی گەورە گەرمیان زمانی ئینگلیزیان یاسا چەند وەرەگرێ ئەم ساڵ سەبارەت بە بەشی یاسا لە گەرمیان ساڵی پار 76.927 وەرگرتۆ زانکۆڵاین یەکێک لە ئەگەرەکانە هە لە دەوروبەری 76 و 77 و 8 ئەوانە یان لە 75 لەو دەورانە ئینشاءالله وەری بگرێت سەبارەت بە بەشی ئینگلیزیەکە 62.8 وەرگرتۆ ئەگەر هەڵە نەبم تقریبا 65 دەبێ هەبێ بۆی بە بەلاش وەربژیری لە سلێمانی مەعهەد هەیە بەڵێ مەعهەدی زۆرمان هەیە هەم پزیشکی هەم هەندەسی ئەندازیاری هەم کارگێڕیش بەڵێ بەشمان هەیە ئافرەتان لە دایکمان جابدایەوە ئەسکەندەر محەممەد نانۆ ئەڵێ بۆ ئەم ساڵ 75 لە پەیمانگە پەرستاری یاچکاری زاخۆ وەردەگیرێ وتمان لە شیکارەکەی زیاتر نزیکە لە کەلارم و ئەمەوێت لە کۆلێژی پەرستاری بخوێنمە زانکۆ سلێمانی ئایا چەند وەری دەگرێت وەکوتم لە دەوروبەری 92 بۆ 93 ئەگەری هەیە وەربژیرێت لە سلێمانی 76 بەشێکی باش هەیە وەری هەیە وەڵی یەکێ لەوانە ئینفۆرما بڵێن مەعهەدی سلێمانی ئایتیەکەیەکی زۆر زۆر باشە لە غەیری ئەوانە قەناعەتمە بەشە پزیشکەکان پەرستاری مناڵان یەکێک لە وەشانی دەتوانین ئیسفادەی لێ بکەیت ئەگەر نا با بڵێن بەشەکانی تری وەکو کارگێڕیکار یان بازاڕگەری نێودەوڵەتی
ئایتی لە کۆلێژی بازرگانی لەوانە ئەتوانی ئیسفادە بکەی ئینشاءڵڵا. زانکۆی سلێمانی سیستم وەڵامەیان ساڵانە وتم بەخوای دڵنیانی نازانین چۆنە گرافیک دیزاینمان جوابدا 91 زانستی چ بەشێک ئەگەری هەیە وەربژێرە لە سنووری هەولێر. ئەتوانم بڵێم پارالێل زانکۆڵاین کەمتر بۆ بایۆلۆجی پزیشکی و شیکاری، بەڵام لە پارالێلی ئەو دوانە پارالێلی پەرستاری چارەسەری سروشتی بایۆلۆجی پێیا بێتە خوارەوە بۆ چارەسەری سروشتی و ئەوانە ئەگەری هەیە. بەڵێ شکاری باشتریان پەرستاری وەڵاممان دەتمان پەرستاری شکاری نەخۆشی باشتریان پەرستاری کام بەشە باشترە دوودا ئامەزرێ وەکوتمان پەرستاریەکەی باشترە. لە بەشی ئینگلیزی وەرگێڕانەکەی بە چەندەوە وەردەگیرێ پارالێلەکەی. وەڵاهی لە سیستما تەبعان نەیداوە زۆرم محاولە کرد کە دەرەجەکەی بزانم، بەڵام هەڵا نەبم پارالێلەکەی لە دەوروبەری 65 و ئەوانەیە ئەگەر هەڵا نەبم 65 66 لە دەوروبەرەیە. سڵاو لە بەڕێزیشت زینەخان وەڵامماندایەوە کوردیش مۆڤی وەڵامماندایە وتمان سەختکردن باشترە. هەفتاوێک لە زانکۆڵاین ئەگەرەکان کەمن بەڕاستی وەکوتم لە تەقتەق لە شیکاری احتیمالی هەیە، لە مێرگە سۆر پەرستاری ئەگەری هەیە کە لە سنووری هەولێرا بیت، ئەیتر زیاتر ئەو شوێنانەیە بۆ مەسەلەی هەفتاویەکە. من بچمە پەرستاری ئەگەر تەنێ بێمە ئەوایل ئەوە باسمان کرد ئەوەشمان وەڵام داوەتەوە پێماگای ئەفرمان 975 ئەوە باسمان کرد. ئایا 85 پەروەردەی ئینگلیزی لە سلێمانی وەری دەگرێت؟ پەروەردەی ئینگلیزیمان نییە، تەنها بنەڕەت ئینگلیزیمان هەیە و 85 ئینشاڵڵا وەرێگرێت. لە دەرمانسازی سلێمانی ئەگەر مەبەست زانکۆکەیەتی لە دەوری 95 و ئەوانەیە پەیمانگاکەشی لە دەوری 89 و ئەو دەوروبەرەیە. ئەگەر یەک بێ کوردی 97.4 بێنێ چ بەشێک وەری دەگرێت لە هەرێم؟ وەڵاهی لە توبعامەکان هەندێکی ئەگەری هەیە و ئیتر پێیا دێتە خوارەوە بۆ بەشەکانی تر، بەڵام لە هەندێک شوێن سلێمانی لێ بترازێت ئەگەری کەمترە بۆ توبعامەکەی بە زانکۆڵاین تقریبەن لەوانەی دیکە ئەگەری باشی هەیە. نوێژین لە هەولێر 88 یاسا باشترە یان پەیمانگای پەرستاری؟ وەڵاهی ئەو قەرارە تۆزێ زەحمەتە لەورەی دەرەجەکە بەرزە، ئەکەوێتە سەر ڕەغبەتی خۆت ئایا حەزت بە کامیان زیاترە. ئەگەر توانات هەیە لە بواری یاسا ئیش بکەیت و ئەوانە ئەویش خراپ نییە چکە ئیشی حڕ بۆ خۆتەکەی، پەرستاریش بە 2 ساڵ ئاگادار بە پەیمانگاکەی وەرەگرێ کۆلێژەکەی زەحمەتە و دەرەجەیە بە 2 ساڵەکەی زووترەگەیتە ئیشکاری خۆت و احتیمالی زیاتری ئیشکردنت هەیە ئەتوانی قەرارەکە لە دەستی خۆتا بێت. یاسا یان ئینگلیزی زمان یان کارژێڕی کار؟ وەڵاهی زۆر نزیکن لە یەکەوە. یاسا و ئینگلیزی زمانەکە هەر زۆر نزیکن لە یەکەوە، لەوێ هەرچۆنەکەوێتە سەر توانای خۆت و زیرەکی خۆت لە بوارەکەیە بتوانی ئیشی حڕ بکەی. بۆ نمونە یاساکە ئیشی یاسا و ئەو بابەتانە بە حڕ بکەی، نووسینگەی خۆت هەبێ، بە زمانەکەش زیاتر بتوانین لە سەنتەرێکە لە شوێنێکە بۆ خۆت دروستیکەی دەورات بڵێیتەوە یان لە شوێنێکی منەظەماتێکە شوێنێکە بتوانیت جێگەیەک بۆ خۆت بکەیتەوە. کارژێڕی کارەکە تۆزێ هەلی کاری کەمترە لەبەرەوەی ئێمە ئەمڕۆ لە شەریکات و ئەوەکانە زۆر پشت بە کارژێڕی کار نابەستن، لەوانەیە کەسایەتیەکە بێ بۆ خۆی بە زیرەکی خۆی بتوانێت ئیشی کارژێڕی کار بکات زیاتر پشت بەو ببەستن. 65 پەیمانگایەک باشە زانستیم بەبێ ڕاوەستان ئەگەر زانستیت و لە هەولێری یەکسەر بچۆ تەکنیکی ئۆتۆمبیل باشترین شوێن.
داروین مەریوان وەڵاممان داوەتەوە وتمان دڵنیانین بەشی پۆلۆناشی هەیە و ساڵانەشی هەیە. 91 ئەگەری هەیە چ بەشێکی پزیشکی وەریگرێت لە کۆیە یان هەولێر. وەڵاهی مایکرۆبایۆلۆجی لە کۆیە احتیمالی هەیە، ئەو تاقیگەکەی تازە کراوەتەوە ئەگەری هەیە، ساڵی پار بە فۆرم بوو 65 ئەوانەی وەرگرتووە، بەڵام ساڵە ناو زانکۆڵاینە ئەکی دەرەجەی بەرزە بێتەوە. لە هەولێریش لە پارالێلی بایۆلۆجی پزیشکی و شیکاری و پەرستاریەوە پێ بگرە بەرەو خوارەوە هەتا هەگاتە چارەسەری سروشتی و زانستی خۆراک و خۆراک زانی و پارێزی تەندروستی کۆمەڵ و ئەو بابەتانە و ڤێتەرنەری ژێشێکە لە بەشە باشەکان ئەگەر بۆی بچیت. ئەومان باس کردووە 95.2 دەرمانسازی هەولێر وەری دەگرێت ئەگەرێکی باشی هەیە ئینشاءالله. لە سلێمانی ماحەت هەیە وەڵامماندایەوە تاقیگەی پزیشکی کۆیە چەند وەردەگرێت. ساڵی پار لەبەری بە فۆرم بۆ 65 وەرگرتووە، دڵنیام ئەم ساڵەگاتە دەوروبەری 85 لەو دەورانە، چونکە خەڵک ئێستا ئەزانێت کە بەشەکە هەیە و تاقیگەییە و ئەو بابەتانە لەوانەیە تەوەقوعەکەم وەکوتم بگاتە ئەو دەوروبەرە. هەندسەی کارابا بۆ کرد چۆنە؟ من لە هەولێرم 86 معدەلمە. وەڵاهی هەندسەی کارابا ناڵێم زۆر خراپە بۆ کرد، بەڵام ئەگەر بۆ 86 ویستە ئایتی یان بەشێکی تر کە ڕاوەتی خۆت بێت لە کارەبا باشترە، بەڵام کارەباش بەشێکی خراپ نییە، بەڵام بۆ ئافرەت لە وڵاتی ئێمە ئیشکردن و سەرپەرشتیکردنی پرۆژە و ئیشکردن لەناو کۆمپانیا و شتەکان تۆزێک زەحمەتە. باشە، ئەومان جوابدایەوە. مامۆستا چ بەشێکی پزیشکی 75 دەگرێت مەعهەد لە هەولێر؟ لە هەولێر لە تیشک و ئەو بابەتانە ئەگەری هەیە، پشکنینی چاو زیاتر لە پارالێلەکەیەوە نزیکە، شیکاری و پەرستاری بە پارالێل و ئێواران ئەگەری هەیە لەو دەرەجانە وەربگرێت. بەڵێت و کامیان داهاتویان لە هەمویان باشترە؟ یاسایان ئەنگلیزی زمان ئەوەمە وەڵامدایەوە، ئەوەی دیکەشمان وەڵام داوەتەوە. کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک ئاکرێ ئەویشمان وەڵامدایەوە، وتمان ئەگەری هەیە ئینشاءڵڵا ئەوەش وەڵام دراوەتەوە. 80 لە سلێمانی بۆ شیکاری وەردەگیرێت، ئەگەر مەبەست پەیمانگاکە بێت شیکاری لە سلێمانی لە ئێوارانەکەی ئەگەری هەیە. باشە بەڕێزم، ئەو دەرەجەیە عەفوەن 80ە 80 لە پارالێل و ئێوارانەکەی ئەگەری هەیە لە زانکۆڵاینەکەی ساڵی پار تقریبا 84 وەرگرتووە، تۆزێ ئەگەری کەمە. بەڵێ، گرافیک دیزاینمان جواب داوەتەوە، ئەوانەی کە ناوچێکەوە وەڵام داوەتەوە. سلێمانی مەحەدێ پەیمانگی دەرمانسازی باشترین زیاتر و پەرستاری مامانی. من دەرمانسازی پەیمانگاکەم پێ باشترە، ئەوانەمان وەڵام داوەتەوە. بێ کوردی لە هەرێما چ بەشێک وەری دەگرێت؟ باسمان کرد، وتمان توبعامەکەی سلێمانی لێ دەرکا، ئەوانەی دیکە ئەگەری هەیە. بەشی پەروەردە بنەڕەتەکان بەعام چۆنە؟ بەشی زۆر باشی تیا هەیە، بەعام بەشی باشی تیا هەیە. بکۆنبەی 97 ئەگەری چەندە ببمە؟ ئەوە بەرزکرێمە بۆ پزیشکی لە سلێمانی تخواجۆ. بەڕێزەکەم وەڵاهی وەکو پێتم وت، یانی ئەبێ لە ساڵی یەکەمە لەسەر ئاسی پارێزگا لە کۆلێژە یەکەم بیت بۆ بستۆ توبعامەکەوێتە سەر توانای خۆت، دڵنیا بە لەوەی بەشێک لەو کەسانی هاتوونەتە ئەوێ بە هەمان نیەتەوە هاتوونە، بۆیە ئەبێت کە 97 هێناوە لە پۆلی 12 لەوێش بە هەمان شێوە ساڵی یەکەم ئەڵپەڕی خۆمان دووکردن خۆت ماندوو بکەیت بۆ ئەوەی بگەڕیتەوە بۆ با بڵێن تۆ لە ڕاپەڕین و لە سلێمانی پەرستاری تەیە، لە پۆلیتەکنیکیش پەرستاری تەیە، دەبێت لەسەر ئاستی هەرسیشانە یەکەم بیت بۆ ئەوەی بستۆ توبعام ئاگادار بە. 97.8 توبعامی هەولێر وەری دەگرێت، ئەوشمان وەڵام داوتمان ئەگەری هەیە.
محەد بۆ تۆ دەرمانسازی باشترە. محەممەد بۆ تۆ دەرمانسازی باشترە. ئەوە دیارە ئەو بەڕێزە ئەیناسێت و وەڵامی داوەتەوە کاکە محەممەد گیان ئەویش هەراڵێ دەرمانسازی باشترە. 85 پەروەردەی ئینگلیزی وەریەگرێ. ئەگەر لە سلێمانی مەبەست پەروەردە بێ پەروەردەمان نییە بنەڕەتمان هەیە لە هەولێریش ئەو دەرەجەیەی وەرگرتووە بڵام هەشتایە هەشتاویەکە شتێوای وەرگرتووە ساڵی پار. ئایا پزیشکی کورێ چەند وەری دەگرێت؟ 96 بۆ 97 ئەو دەورانە ئینشاڵڵا ئەم ساڵ وەرێگرێت. لە سلێمانی ماحەتێوتمان بەڵێ هەیە مامۆستاوەتە ئەگەر بۆ نمونە یەکەم نەبووم دووەم بووم هەر دەچمەوە کۆلێژی پەرستاری ئەگەر لە پەیمانگەبی بەڵێ لە سلێمانی بیت لە پەیمانگەبی بەڵێ بەڵام لە هەولێربی نەخێر ناچیتەوە پەرستاری تەنها یەکەم لەسەر ئاستی پارێزگا چێتەوە لە هەولێر بەڵام لە سلێمانی یەکەم و دووەم و سێەم هەرسێکیان دەتوان بچنەوە پەرستاری. باشە 97 ئەگەری چی هەیە وەڵاممان داوەتەوە وتمان 97 طبعامی سلێمانی و لێ دەرکە لە هەولێرەوە هەتا خوارەوە هەمووی ئەگەری هەیە. طبعام چەند وەری دەگرێ هەولێر دەوروبەری تەوقعۆمە ئەم ساڵ لە بینی 96 بۆ 98 لەو بینایە بێتەوە بە پێی خولی یەکەم بێت. گرافیک دیزاینمان جواب داوەتەوە ئەوانەمان هەموو جواب داوەتەوە. ئەخە من کەرکووچیم ئێستا لە کەرکووک سەیدەلیەش وەرت ناگرێ بۆ هەرێم دەرەجەی بەرزتری دەوێ ئەرەوەڵا ئەگەر هی کەرکووکبی بەڵێ جیاوازە ئەوە بزانە ئەنی کاڵێن شوێنەکەتان دیاریکەن لەبەر خاتر ئەو بابەتەیە ئەرەوڵا دەرەجەی کەرکووک زۆر بەرزترە. کولی سەیدەلە بە چەند وەرەگیرێ وتمان لە دەوروبەری 94.5 بۆ 96 لەو بینانە وەرەگیرێت. ئەم ساڵ ئایتی بەچەند وەرەگیرێ ئاخر مەبەست ئایتی چییە؟ ئەگەر مەبەست زانکۆیە لە ئینفۆرماتیک و لە کۆلێژی زانست لە هەولێر و سلێمانی لە دەوروبەری 85 بەسەرەوە وەرێگرێ لە پەیمانگەکانیش لە 59 هەمانە هەتا 65 هەتا 71 72مان هەیە تەقریبان لە سلێمانی. ئەم ساڵ زانکۆی چەرمۆ بەشی پرۆگرامسازی لە چەمچەماڵ ئەکرێتەوە نەنووستووە کاتێ زانکۆڵین ئاکتیڤ بوو ئەتوانین بڵێین بەڵێ کراوەتەوە ئللا لەو کاتێ ئەتوانم من گرنتی بدەم چونکە زۆر جارمان بینیەوە بەشە بۆ بڕێک لەسەر دراوە دوای 2 ساڵ 3 ساڵ ئەمجا کراوەتەوە. هیوا 2000 وەڵامماندایەوەتمان ئەگەری هەیە کەم ئینتو ئیسلام 95.2 دەرمانسازی هەولێر ئەگەری چەندە بە پێی خولی یەکەم بێ ئەگەری 175 هەیە تۆزێکیش زیاتر. 74 ئەچێتە پەرستاری لە زاخۆ لە زاخۆ وەبزانم باسم کرد ئەگەر هەڵە نەبم پەرستاری زاخۆ 78 زانکۆڵاینەکەیەتی بۆ زانکۆڵاین تۆزە ئەگەری کەمە بۆ پارالێل و ئێوارانەکەی ئەگەری هەیە ئینشاءڵڵا. تەکنیکی ئینفۆرماتیک ئاکرێ وەڵاممان داوەتەوە 75 ئەوە وەڵاممان داوەتمان لە زاخۆ ئەگەری هەیە زیاتر بەشی کارێکی بۆ زانکۆڵاین ئەمجا ئەوان کە پارالێل و ئێواران ئەگەریان هەیە. بەڵێ مەحەدمان هەیە لە سلێمانی زانستی 85 سلێمانی وەڵاهی ئەوەیان لە سلێمانی و 85 ئینفۆرماتیکێکی لە ئەگەرەکانە لە پزیشکەکانیش دەرمانسازی لێ دەرکە ئەوانتە ئەگەری هەیە. وەکوتمان بەڕێزم مەسەلەی ئەوە ئەیلی ئەگەر بستە با بڵێن پەرستاری ئەبێ لەسەر ئاستی سێ بەشەکەی سلێمانی کە پۆلیتەکنیکی سلێمانی و
پەرستاری زانکۆی سلێمانی و پەرستاری زانکۆی ڕاپەڕینە لەسەر ئاستی هەرسێکیان پلەی یەکەم بەدەستبێنی لە ساڵی یەکەم بەبێ ئەوەی تەجیلت هەبێ ینی ئیجازەکردنت هەبێ بەبێ ئەوەی مابێتیتەوە باشە پەروەردەی سلێمانی وەردەگیری 85 بەڵێ هەندێ بەشمانەیە تەنها تقریبا لە بایۆلۆجیشەوە بگرە چکە بایۆلۆجی کیمیا بیرکاری فیزیامان هەیە لە پەروەردەی سلێمانی تقریبا ئەو دەرەجەی هەمویان وەریەگرن دەگرێت پارالێلیش ئەگەر لە کۆیە و لە سۆران و ئەوانەبی لە هەولێرە وەبزانام هەڵەبجەش لە سنووری سلێمانیا دەرەجەی ئەوە کەمە ئەوانە هەمووی دووبارەن هەتا ئێرە ئەوانە هەمووی دووبارەیە تا ئێرە هەمووی دووبارە سەروی 85 هەندەسەیەک وەری دەگرێت تەلارسازی پرۆگرامسازی شارستانی لێبێنە دەرەوە ئەوانەی کە تقریبا هەمویان ئەگەریان هەیە پزیشکی ددان لە سلێمانی چەندی دەوێ پزیشکی ددان سلێمانی ساڵی پار 96.33 وەرگیراوە پارالێلەکەش 95,667 بووە یعنی هەر ئەو دەوروبەرانەی تقریبا ئەوێت باش ئەوانەمان هەمووی جواب داوەتەوە ئەوانە هەمووی وەڵام دراوەتەوە هەموویان دووبارەن هەتا ئێرە تکایە پەنجام هەیە لە ئینگلیزی مێژوو 82 عەرەبی 82 بەگشتی مادەرم 84 و نیوە خەڵکی دەوەکەم بەزان کۆڵاییم بەلاش لەکوێ دێتەوە وەڵاهی بەش زۆرن بۆ 84.5 ینی بەشی زۆر هەیە لە دهۆکە لە پۆلیتەکنیکەکانە لە ئەوانەی دیکە تەنها هەندێک هەندەسە نەبێت عەفوەت مەڵام بەڕێزت ئەدەبیت لە قانونەوە بگرە لە قانونەوە بگرە تقریبا بۆ خوارەوە ئەگەریان هەیە ئینشاڵڵا وەربژیرێت تقریبا تۆ مەگەر کریدیتی ئینگلیزیەکە لەو شوێنانە ئینگلیزی دەرەجەی زۆری لەسەرە کێشت بۆ دروستکە ئەگەرنا ئەوانەی دیکە ئێستا با بڵێن ئینگلیزی 5 لەسەرە و کوردی 5 لەسەرە مێژوو دەیە عەرەبی دەیە لە قانونا تقریبا باشە تا ڕادێک دەرەجە زۆر دانابەزێنێت ئەگەری هەیە لە یاساوە و بەرەو خوارەوە وەڵاهی بەڕێزەکەمەی زیاتر لە 10 جارم وەڵام داویتەوە بۆ چوومە بیستە پەرستاری لەسەر ئاسی بەشەکەی پارێزگای سلێمانی ئەبێ یەکەم بێنی بۆ ئەوەی بیستەوە طبعام ئەوە جاری یانزەمینەکە وەڵامە دەمەوە یعنی ئەو پرسیارانە هەر هەموویم وەڵام داوەتەوە کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیکی ئاکرێ ینی ئەوە لە سەرەتاوە ئەوانم وەڵا بەڕێزم جوابمان داوەتەوە هەموویمان جواب داوەتەوە ئەو پرسیارانە ئێستا هەر هەمووی ئێستا ئەویان نوێیە قانون وەرم دەگرێت 86 لە هەولێر بەڵێ ئەگەری زۆرە چووکە 82 وەرگرتەوە ساڵی پار بەشی وەرگێڕان چەندی دەوێ و ئایا داهاتوی باشە لە دەوروبەری 75 وێ و داهاتوەکەشی وەگوتم ئەگەر زمانی ئینگلیزی بێ باشترە ئەگەرنا ئەو کێشەی نییە ئەوەتانی ئەوە زیاتر لە 11 جار جوابم داوەتەوە سیستمی پۆلیتەکنیکەکەشمان جواب داوەتمان لە ماوەی هەفتەیەک تا دەڕۆژتە ئینشاڵڵا لەسەر قسەی تۆمارەکان وەڵامەدرێتەوە و ئاکتیڤە بێت ئەوانەمان هەمووی وەڵام داوەتەوە ئەنی بڕوا بکەن 73 قانونی پارالێل وتمان لە سۆران لە کۆیە لە هەڵەبجە ئەگەری هەیە 91.6 بەشە وەری دەگرێت لە هەولێر وتمان لە بایۆلۆجی پزیشکی و شیکاری پارالێلەوە پێیا بێرە خوارەوە بۆ ئەوانەی دیکە
هەشتاەک تاقیی پزیشکی کۆیوەری دەگرێت لەبەری ساڵی پار بە فۆرم بۆ 65 وەرگرتۆ دەرەجەی زۆر دیار نییە بەڵام تەوەقع ئەکەم ئەمساڵ بگاتە دەوروبەری 80 هەتا 85 95 بەشێکی پزیشکی وەردەگرێت لە دەرمانسازی و بۆ خوارەوە ئەتوان بڵێن لە پارالیلی ئەسنانەوە وەرە خوارەوە بۆ پەرستاری و بێهۆشکاری و شیکاری و ئەوانە ئەمەی ئەگەری هەیە ئینشاءالله ئەوانەمان هەمووی وەڵام داوەتەوە هەتا ئێرە پرسیارێکی زۆری دووبارە هەبوو لەسەرەوە ئێستاش بەداخەوە ئەو هەموو پرسیار دووبارەیە ئەمانەی لەدەست دەرکردین بەڕاستی بەداخەوە هێمان هەمووی پرسیاری نوێن کاتەکەشمان تەواو بووە بەداخەوە ناتوانین وەڵامی هەمووی بدەینەوە چونکە پرسیارەکان گەلێ زۆرن یعنی ئەو پرسیار دووبارانی سەرەوە وای کرد کە نەتوانین بەڕاستی ئەوانە جواب بدەینەوە وەڵاهی مایکرۆبایۆلۆجی پزیشکی وەڵاهی خۆتی لێمەدا بەڕێزەکەم ئەو پرسیارە زۆر بەسەرەتاوە تاکیدم لەسەری کردەوە تکایە خۆتی لێمەدا شیکاری نەخۆشی زۆر باشترە لە مایکرۆبایۆلۆژی کیمیا کلینیکی چارەسەری سروشتی لە هەر هەمویان باشترە لە ئەندازیاری دروستکردن بە شاری کۆیە وەڵاهی ئەوە بەڕێزم هەوو بداوای ژمارە تەلەفۆنەکەی ئێوەمان کرد بۆ ئەوەی زانیاری لەبارە وەربگرین بەڵام بەداخەوە تا ئێستا بۆمانت نەناردووە چونکە بەڕاستی ئەمە بزانم چ بەشێکە و ئیشی چیە و وردەکارەکانی چیە و ئەگەر بتوانین ڤیدیۆیەکی لەسەر حاضر بکەین کاکە ببورن بەڕاستی پرسیاری گەلێ زۆر ماوە بەڵام لەبەر پرسیارە دووبارەکان بەداخەوە نەمانتوانی وەڵامی هەمووی بدەینەوە ئینشاءالله هەوڵەدەین لە نزیکانە لایڤێکی تازە بکەینەوە بۆ ئەوەی ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە وەڵامی هەموو پرسیارەکانتان بدەینەوە ئینشاءالله داوای لێبور نەکەین لەمای ئەم ساعاتەیە بەیەکەوە بووین دەستان خۆش بێ سپاستانەکەین کە لەگەڵمان حاضر بوون هەوڵەدەم ئینشاءالله لە ماوەی ئەم سێ ڕۆژەی داهاتووە تا ڕۆژی جومعە ئینشاءالله لایڤێکی تر بکەینەوە بۆ ئەوەی لەگەڵتان نابین و وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە بەڵام جارێک کە تکاکەمەوە پرسیاری دووبارە مەنێرن وەڵاهی وەڵامی هەمووتانە دەینەوە ئەو پرسیار دووبارانە وای کرد کە بەشێکی زۆری پرسیارەکانمان لەدەست بڕا بەداخەوە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان ئینشاءالله سەرکەوتووە بن